دوێ شەو خاوەن شکۆ خەویان لە خۆیان حرام کرد. کەی کاتی خەوتنە خۆزگە دەمتوانی بخەوم. گەلوس؟ بەڵێ. دەست بەکەم بۆ زین کە دەمەوێ بڕۆمە شکەوت. جلو بەرگوشم شێریش؟ هەرێ بەسەر چاو خاوەن شکۆ. تۆزێکیش پێخۆر. بەڵێ. دیسانیش بۆ عیبادەت دەچیە و جێگەیە؟ ئێمە نابێ بزانین عیبادەتگای ئێوە لەکوێیە؟ کەوفێری چییە؟ هەر لەم نزیکانەیە. بەر لە هاتنی ئیمپەراتۆر دەبێت لە دەرگانەی خوددا ڕێگا چارەیەک داوا بکەم. ئەگەر دیۆکلێتیانوس ئێوەی بان کرد چی بڵێم؟ دەی بڵێ بۆ سەردانی ڕایەتەکان چووەتە دەوروبەری شار. خاوەن شکۆ فەرموون. سپاس. کوڕەکەم لە نەبوونی مندا ئەگەر لە دایکت بێ. بەشە. خوداحافیز. 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 خوات لەگەڵ بێ. ئاگاتان لە خۆتان بێت خاوەن شکۆ. لەم هەل و مەرجە پڕمەترسیەدا پێویست بوو بڕوات؟ نازانم. Parçalanı parça! Parça! Dîmenên. Zavgazek çakmanı ya. من دڵنیام ئەم جوولەکەیە بۆ جولیوس شوفاری دەکات. ئەو بەدوای جەنابی ماکسیمیلیانە.
خداوەندا بە حەقی پێغەمبەرت عیسا و دایکی مەریەم لە تاوانەکانم خۆش بە. دەریای تاوانەکانم لەبەر چاو مەگرە، ئەگینا لە ڕێزی گوناهکاراندا دەبم. ئەی خوددا، ئێستا دوو دڵی بە تەواوی دایگرتوم، چۆن بجۆڵێمەوە؟ دیسانیش بێدەنگی یا ڕێگایەکی دیکەش هەیە؟ خداوەندە، ئەو ڕێگایە کە بەباشی دەزانی پیشانمی بدە. تا ئێستا تۆ ئاگاد لە من و دۆستەکانم بووە، پاژەمەش ڕەحمەتی خۆت لێمان دەریغ مەفەرموو. ئەی خوددا، ملهوڕان بەسەر کارەکاندا زاڵن، ئەم هێز و شکۆیەکەی و چۆن تێک دەدەی؟ خداوەندە، ئەوەی بەڵێنیت پێداوین پێمانی بدە. خداوەندە، ئەوەی کە وادەت داوە پێمانی بدە. خدایە،